ڕۆژانە چین و توێژەکانی ناوە و دەرەوەی هەرێمی کوردستان بۆ دەربڕینی سۆز و وەفا بۆ ڕێبازی بارزانی سەردانی مەزاری نەمران لە بارزان دەکەن. لەمڕۆوە ئەفسەر و پلەدار و پێشمەرگەکانی فێرگەی خێنسی سەر بە فەرماندەیی زێرەبانی سەردانی مەزاری نەمرانیان کرد و لەلایەن خەڵات بارزانی نوێنەری سەرۆک بارزانیەوە پێشوازی کران. دوای دانانی تازەگوڵینە لەسەر گەڵکۆی نەمران پەیوێک پێشکەش کرا. ئەی هەتاڤا ژیانامە ji roja avayê Kurdistanê îro li pêş xaka we ya pîroz pêşmergên rêbaza we dibêjin sond û peyman li me bê serxebûn doza me bî yan şehîd bin bêne kuştin yan bi azadî bijîn her bijî berzanî bo me her bijî berzaniyê nemir nema dibêjin em kîne pêşmergene ji Kurdistana Rojavane li ser rê çadirêj û ronahî me mal û canê xwe me danî me serî ji kesî re dananî me serî ji kesî re dananî. پێشمەرگەکانی دەرچووی فێرگەی خەنسی سەر بە فەرماندەیی زێرەبانی بە نمایشی سەربازی و سرودی نیشتیمانی لە سەرگەڵکۆی نەمران سۆز و وەفاداریان بۆ ڕێبازی بارزانی کە ڕێبازی ڕزگاری و سەرفرازیە بۆ تەواوی کوردستان دووپات کردەوە. ئەگەر خۆرتنەن وایەکە چەم دیچن بەسە کۆلەتی سەرفراز هەر بژین هەر نەبێش دەور و دەورەمەیە وەرە چەبرێش بندەوارێمەیە ئایا هات لەشکەری کووردا قارەمانن قارەمان هەڵگیرن ئالای کووردا پەهلەوانن پەهلەوان بارزانی ڕێبەری مایە لەسەر شوخە شاهیدان کوردینی ڕێبازە مایە دڵ و جانمان کوردستان یوسف حەسەن کوردستان تیڤی بارزان